ئەڕۆ سەردانی برای زۆر بەڕێز کاکە دیار ڕەحمانمان کرد لاعبی نادی هەولێرێکم بە منداڵ یعنی جمهورێکی زۆر زۆر سەرسەختی بووم کاک دیار یا ڕەبی خواست سەرکەوتو سەرفراز بکە یا ڕەبی خوا شفای بەخێرت لەو بنێری یا ڕەبی هەر سەلامت بی لۆ هەولێرێ لۆ هەموو کوردستان شانازیت پێ دەکەی شانازی یەک گەلی یەک نەتەوەی خوا سەرکەوتوت بکەی ئینشاءڵڵا باش دەبی و دوعای بەخێر و کاکان برادران چۆنن باشن و کاتەوەم کاتێکتان باش زۆج خۆی هەولێرێ بارانە ئەوم بەدرا والله بالله حەزم لێ سار 12 مانجە هەم ڕۆژە ها باران خۆش جۆکی هادە هەر بەزی جۆکی فستقیە فستقی لەو گۆڕێ خۆڵقت دەبی میزازت دەبی بەس کاکە بە گەرما هیچ ناکرێ وەڵی هیچ ناکرێ بە گەرما درت دەکوشرێ درتون دەبێ عەسەبی دەبی ئێستا خەرگانە تەمەشاکە هەموو لە سەرە خۆ هادە کەس هەر ناچی ئینشاءڵڵا هەرەوە ها دەبی چار فەسڵی سارمان هەر باران دەبی چکۆ زۆر خۆشە حەزما لێ باران بێ هەموو دەبی هەلە ئەڵڵا بڵخێر دلەکە دکتۆر دلمانی خۆشەویست یاخۆ بە خێر بێ ئاگات کردەوە کامێرەشما پێش بۆ جەماعەت هیچ دیار نییە بەس لە بەرەوەی دڵماسایقەش زۆر باشە فشەی بۆ وەزعانە دێ بڕۆ لێ دەتا خۆ لێ دێزە ڕاست بەرەو معرەزە باي